بێگومان لەگەڵەوەی کە ئەم کەرنەڤاڵە گەورەی زانکۆی ڕاپەڕین دووپاتکردنەوەی ئەوەیە کە لەم دەڤەرەیە چ ڕۆحەتێکی دڵسۆزانە و نەتەوایانی نیشتیمانی هەیە و ئێمە کە سێری ئەم خەڵکە جوانەکەین بەم جلە ئاڵوواڵانەوە و سێری چیاکان و قەندیلەکەین کە لە پشت ئەم شارە جوانەوەیە هەمیشە پشت ئەستورن بەوەی کە لەسەر پەیامی خۆیان بەردەوام بن و هەمیشە هەوڵی شەیەن کە شارەکەیان و ناوچەکە و هەرێمی کوردستانیش بەگشتی توانن بپارێزن بەوەی کە ئەمان هەستێکی نەتەوایەتی و کوردانەی زۆر جوانیان هەیە. ئەوەی کە لای ئێمە دروستیان کرد بەڕاستی جێگەی دڵخۆشیە. هیوادارین ئەم خۆشیە لێرە بەردەوام بێ لەم بەهارە جوانەیە بتوانن بەم جل و بەرگە جوانەوە جا بۆ ئێمە کە زیاتر لەگەڵ ئێوەی بینەرانی خۆشەویست بزانین ئەم کەرنەڤاڵە زیاتر چالاکیەکان چۆن بەڕێواچێ. هاوکارمان تەرزە ئێستا لەناو کەرنەڤاڵەکەیە بزانین تەرزە چۆن ئامادەکاریەکان و چالاکیەکان و خوێندکاران وەن مامۆستایان و خەڵکی بەگشتی و میوانەکان چۆن پێشوازی لەم کەرنەڤاڵاکەین. یەینەوە لای تۆ. خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێت لەم ڕۆماڵە تایبەتەی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد لەم کەرنەڤاڵە تایبەتە لەم کەرنەڤاڵە نەتەوەی و نیشتیمانیەی زانکۆی ڕاپەڕین با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات لەگەڵ ئێوەی خۆشەویست بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵتانین بێگومانوکەوەی کە پێشتریش ئاماژەمان پێکرد ڕاپەڕینی گەلی کورد یەکەم ڕاپەڕین لە ڕانیەی خۆشەویست لە دەواازەی ڕانی خۆشەویستەوە سەری هەڵدا دوجار بۆ شارەکانی دیکەی کوردستان لە حاجی ئاوا و تاوی ناوچەکانی تری کوردستان دەستی پێ کرد و تاوی ناوچەکانی کوردستان و دام و دەستگا حکومەکانیش لە دژی ڕژێمی بەعز تاواویان پاکرانەوە و ڕاپەڕینی گەلی کورد بەرپاکرا. بێگومان بە خۆشحاڵیەوە لە ئێستایشە چەند میوانێکی خۆشەویست لەم کەرنەڤاڵە نیشتیمانی و نەتەوەیە بە هەستی نەتەوایەتێکی بەرزەوە بە جلوبەرگی کوردیەوە لێرە ئامادەن بە خۆشحاڵیەوە چینە لایەن سڵاو لێبێت بۆ یادی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد یەکەمین ڕاپەڕینیش کە لە دەواازەی ڕانی خۆشەویستەوە دەستی پێکرد ئەتانەوێت پەیامێک بخەنەڕۆ. لەم ڕۆژەدا پەیامی من پەیام پیرۆزباییە بۆ خەڵکی کوردستان بەگشتی و کەسوکاری شەیدان بە تایبەتی لەم ڕۆژەدا هیوادارین ئەوەی کە بەدینێ هاتووە بۆمان بەدی بێت. ڕخنەکان زۆرن لەلا خۆمان دەناتەبین بەڵام ئەمە ڕۆژی پیرۆزباییە ڕۆژی ئەو یادە مەزنێکە هەمومان پیرۆزبای لەکترکەین. هیوادار بووین کە بتوانین ئامانجەکانی خۆی ڕاپەڕین و خۆی بەدی بێت بەڵام بەداخەوە ئامانجەکان بەدینێ هاتن و ئەبێ ئێمە هەوڵ بین تێکۆشام بکەین بە تایبەتی جیلی ئێستا جیلی تازە بتوانین ئەو کە بەدینێ هاتووە بەدی بێنین. و سوپاسی سەرۆکی زانکۆی ڕاپەڕین دەکەم دکتۆرە پەیمان ئەو 2 ساڵە توانی وێتی فستیڤاڵێکی شایستە و جوان ڕۆکوپێک بۆ ئەو یادەمەزنە ساز بکە. ئەوە یادەمەزنە پیرۆزەکەم لە خەڵکی قەڵازی خەڵکی پشدەر چکە یەکەم چەخماغی ڕاپەڕین قەڵازیەکان کردیان و یەکەم شەهیدی ڕاپەڕینش قەڵازیەکان بوون و دواتر دەواازەی ڕاپەڕین ئێمە هەومان جەسەیەکین ئێمە هەومان ڕوحێکین بێکەوە توانیمانە داگیرکاری و دیکتاتۆری ڕەت بکەینەوە. کورد هەمیشە ملیتێک بووە خۆ سەپاندن و داگیرکاری و ژێدەسەیی قبول نەبووە و قبوڵشی نابێت. زۆر سپاس بۆ وتە جوانەکانت لەم ڕۆژە تایبەتەیە. خۆشەویستان پێمان خۆشە زۆرێک لەو هاوڵاتیانی کە سەردانی ئێرەیان کردووە هێندە جۆش و خۆشیان هەیە بۆ ئەم یادە مەزنە بۆ ئەم ڕۆژە تایبەتە بۆ ڕاپەڕینی گەلی کورد بۆیە ئەبینین هەمووان بە جلوبەرگی کوردیەوە ئەم ڕۆژە مەزنا بەرزرا ئەگرن. ئەچینە لای بەڕێزیان سڵاو لەبێت تۆم کاتت باش گەورە هەممان بێ بخارن کەنال خۆشەویستەکانەکەم پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستانەکەم بە تایبەتی دەوەری ڕاپەڕین سلااو ڕێز تابن بۆ کەسوکاری شەیدان کەمان دامانی سێگە زیدانی سیاسی پێشمەرگەدەرینەکان ئاسایشی ناخۆ بە تایبەتی دارستان پیرۆزبایی لە ئێوەی بەڕێز و خۆش وەکەم. زۆر سپاس. مامەگیان پێمان بڵێ ڕاپەڕینی گەلی کورد یەکەم ڕاپەڕین کە لە دەواازەی ڕانی خۆشەویستەوە کڵپەی سند یەکەم چەخماخی ڕاپەڕین کە ئەبینین تەواوی هێزی پێشمەرگەی کوردستان و با بڵین تەواوی خەڵکی بە شەفتەرفی کوردستان ڕاپەڕینیان لە دژی با بڵین دام و دەستگا باسیەکان بەرپا کرد. وتەی تۆ چییە بۆ ئەم ڕۆژە کە ئەبینین گەنجان لێرە بە جۆش و خۆشەوە بەشدار؟ زۆر خۆشحاڵم پیرۆزبایی لە خۆم و لە ئێوەی بەڕێز و تایبەتی هەموو گەلی کورد دەکەم. ئەو ڕۆژ سەرکەوتنە ڕۆژی خۆشحاڵی هەموو خەر خۆشحاڵی خۆی دەبڕی لەو ئەو ڕۆژ دەمەزرا ئەو دیکتاتۆر خوێن ڕژە لە ناوچوو. خۆشەویستی پەیامەکانت خۆشەویستان
لێدوانەکان هێندە زۆرن پێم خۆشە یەک بەیەکی ئەو بەڕێزانە وەرگرین کە لێرە ئامادەن سڵاو لێبێت لە کەرنەڤاڵی تایبەتی نەتەوەیی تایبەت بە ڕاپەڕینی گەلی کورد پامی ئێوە چییە کە گەنجان هەم بە چالاکی زانستیەکانیان لێرە بەشداریان کردو و سەرجەم چالاکیەکانی تریش هەم ئێوەش هاتوون سەردانی ئەم کەرنەڤاڵەتان کرد ئەم ڕۆژە دیارە ڕۆژێکی مێژوویە لە مێژووی گەلی کووردە ئەم ڕۆژە بوو بە وەرسارخانێک لە بۆ گەلی کورد یارە هەموو ساڵێک ئەوە چەند ساڵێکە لە دەڤەری ڕاپەڕین ئەو ڤیسیڤالە دەکرێتەوە ئەو ڤیسیڤالەش بۆ ئەنجامدانی و عروسکردنی کۆمەڵێک پیشەوەرەکان ئەوانەی کە خاوەنکارن دێن کارەکانی خۆیان لێرە عرض دەکەن ئەمە دەبێتە دەرفەتێک بۆ کارکردن بۆ ئەوان و ئەمە دەبێتە دەرخستن و دیاریکردنی ئەو ڕۆژە لە مێژووی گەلی کووردە چونکە ئەم ڕۆژە ڕۆژێکی گەورەیە ئەم بەرهەمی هەبوو ئەم ڕۆژە بەرهەمەکەی ئەوەیە کە ئەمڕۆ دەیبینین خەڵکی کوردستان بۆ خۆی حکومڕانی خۆی دەکات بەداخەوە لەگەڵەوەی کە کۆمەڵی گیر و گرفت هەیە لەسەرەوە لایەن حکومڕانەکانی خۆمانەوە کە بە شێوەیەکی باش حکومڕان و ئادای حکومڕانیان ئەو حکومڕانی و خەڵکە ناکەن بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە خەڵک ئەم ڕاپەڕینی بەدڵ نەبوو مانای ئەوە نییە کە ئەم خەڵک ئەم ڕاپەڕینە ڕەت دەکاتەوە و دڵنیابن ئەگەر جارێکی تریش ئەنجامەکانی ئەم حکومڕانیە بەدڵی خەڵک نەبێت و شکست بێنە جارێکی تر بێگومان خەڵک هەوڵدەراتەوە ئەمە خۆ سروشتی مرۆڤ وایە هەمیشە هەوڵدەرە لەژێر دەستەی ڕزگار بێت زۆر سپاس بە وتەکانت ئەمانەوێت زۆرترین بەشداربووی تریش وەرگرین سپاس بە وتە جوانەکانت بەخێر هاتی زۆر سپاس خۆشەویستان بەشی ڕاگەیاندنی زانکۆی ڕاپەڕین بە خۆشحاڵیەوە کۆی تەواوی چالاکیەکانیان لەم کەرنەڤاڵە تایبەتیان ڕێکخستووە با لەزاری خۆیانەوە پامیان وەربگرین بۆ ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد لەسەر تەواوی چالاکیەکان و بەشداربوانی گەنجانیش ئێمە وەک تیمی ڕاگەیاندنی زانکۆی ڕاپەڕین هەوڵی زۆرمانداوە ئامادەکاریمان کردووە بۆ چالاکی و ئەو چالاکیانی کە لە زانکۆی ڕاپەڕین ئەنجام دەدرێ بە وێنەگرتن و هەم کاری ڤیدۆیی و هەم بە درۆن کارمان کردووە ویستمانە کە ڤیدۆ ئەو بابەتانە بەرهەم بێنین لە پەیج و ئەکاونت و سۆشال میدیای زانکۆی ڕاپەڕین ئێمە هەوڵمانداوە زۆرترین بڵاوکراوەمان هەبێ و تەختەی ئەو چالاکێ بکەین و ئەوی لە توانامان دەبێت بۆ خزمەتی کەرنەڤاڵەکە دەیکەین زۆر سپاس بۆ بەشداریکردنت خۆشەویستان ئەوەی کە ئەوێت ئەمڕۆ لە دەواازەی ڕانی خۆشەویستەوە تەواوی کەرنەڤاڵەکە ببینێت کەرنەڤاڵەکە تا درەنگانێکی ئێوارە لە ناو زانکۆی ڕاپەڕینە دەرگای واڵایە بۆ تەواوی میوانان و بەشداربووان و گشتیارانی خۆشەویست و ئەو هاوڵاتیانی کە لێرە ئامادەن ئەوەی کە ئەبینین چالاکیەکان زۆرن هەریەکەیان بە چالاکی تایبەت لە بوارەکەی خۆیانە بەشداریان کردووە و ئەیانەوێت سەرنجی تاوی هاوڵاتیان بۆ ئێرە ڕابکێشن سڵاوتان لێبێت تۆم کاتت سڵاو بەخێر بێن سەرچاو ئەگەر ڕووبکەیتە کامێرە سپاس دەکەم پێم بڵێ بۆ ئەم کەرنەڤاڵە چ وتەیەکت هەیە والله هیوادارم بەردەوام بێ بەس خواکەی بە ئەمنەوەنەکەم با بیبڕن باشە دەست خۆش بێت زۆر سپاس خۆشەویستان ئەمە بەشێکی تر لەو چالاکیانە بوو کە بۆ ئێوەی خۆشەویستم گواستەوە ئەم ڕۆژە دووبارە پیرۆز ئەکەین لا گەلی کورد بە ئومێدین هەمیشە گەلی کورد بتوانێت کەرنەڤاڵی نەتەوەیی و نیشتیمانی و هەستی نەتەوەی و نیشتیمانی لە دڵی هەر کەسێکمانە بە زیندوی ڕابگرێت ئەگەڕێنەوە بۆ لای هاوکارانم ئەوانیش کۆمەڵێک میوانی تیرایان هەیە و لای منەوە ماڵتانەوە چالاکیەکان ناو کەرنەڤاڵەکەدا دەستخۆش ئێمە خۆشویستان لەگەڵتانە بەردەوام ببین لەبەرەوەی کە کەرنەڤاڵەکە لە پشت خۆمانەوە دەستگای میدیای کورسا کە سپۆنسەری سەرشی ئەم کەرنەڤاڵەیە لە شاری ڕانی خۆشەویست کاشمێر یازا لە پشت ئێمەوە لەسەر ستێجەکە کۆمەڵە چالاکی بەڕێوەتی ئەم ماوەی کە ماوەمانە دکتۆرێکی ئازیز و خۆشەویست دکتۆر محەممەد قادر کە پسپۆری جوگرافیا لە زانکۆی ڕاپەڕین بەڕێزان لامان میوانە کە ئێمە قسە لەسەر کۆمەڵی بابەتی تر بکەین لەسەرەوەی کە ئەم کەرنەڤاڵە تا چەند ئەمە بێتە دەرفەتێک بۆ ڕاکێشانی گەشت و گوزار لە ڕووی جوگرافی ئەم ناوچەیەوە بەڕاستی ئەمەنە سروشتێکی جوانی هەیە ئەمەنە دڵگیرە هەر حەزەکەیت لێرە بمێنیتەوە دکتۆر جان سڵاو لێبێ و بەیانی باش خۆشە بە لێ پرسیارەکەین تۆش بۆ پسپۆڕێک وەکو دکتۆرێکی بەڕێز پەیامت چییە لە ڕۆژی ڕاپەڕین و لە شاری ڕانەی خۆشەویست و دەستپێکی ڕاپەڕین ئەم شارە سەرەتا سڵاو ڕێز بۆیەوە بۆ
کەناڵی کورساتی عزیز لە دەستپێکی یادی پرشکۆی ڕاپەڕین دەواازەی ئازادی هەرێمی کوردستان سەر ڕێز و نوازش دادنین بۆ شەهیدان کەسوکاری سەربەرزی شەهیدان خۆتان دەزان کەم ناوچەیە یەکەمین دەواازەی ڕاپەڕمی و یەکەمین دەواازەی ئازادی هەرێمی کوردستان بوو کە بەرامەکەی ئەمڕۆ دەیبینین بۆیە ئێمە وەکو خەڵکی ناوچەکە وەکو دانیشتوانی ئەم دەڤەرە شانازی بەم ڕۆژەوە دەکەین و ڕۆژی بە ڕۆژێکی پیرۆز و مەزنی دەزانین هیوادارین ساڵانە لە ئاست گەورەی و شکۆی ئەم ڕۆژە پیرۆزەدا یادی بەرز ڕابگیرێت. زۆر باشە لەگەڵەوەی کە هەڵکەوتەی جوگرافی شارەکە ئەوەندە جوانە ئەوەندە سروشتێکی جوانی هەیە کە دەکرێت سوودی لێوە بگرێت بۆ لایەنی گەشت و گوزارە بۆ لایەنێکی دیکەی ئابووری تا چەند توانراوە سوود لەم هەڵکەوتەی جوگرافیایی شاری ڕاپەڕین شاری ڕانی خۆشەویست وەربگیرێت. بێگومان ناوچەکە دەوڵەمەندە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی تایبەتمەندی سروشتیەوە کە خۆتان دەزان لایەنی گەشت و گوزاریان گەشتیار کە گەشت دەکات بۆ ناوچەیەک هەوڵ دەدا زۆرترین دیمەنی جۆراوجۆر و جیاواز ببینێت کە دەتوانین بڵێن زۆربەی زۆری دیمەنە سروشتی و جۆراوجۆرەکان لەم ناوچەیەدا کۆبوونەتەوە لە هەبوونی دەشتێکی فراوان و بەپید لە هەبوونی چیا و لە هەبوونی دەرامەتی ئاو سەرچاوی ئاو و باغ و دارستان لە دەوروبەری دەڤەری ڕاپەڕین و بە هەمان شێوە ناوچەی مێژووی گرنگی هەیە بۆیە ئەم جۆرە یادکردنەوەانە دەکرێت زیاتر سوودیان لێوە بچێرە بە مەبەستی ناساندنی ناوچەکە لە ڕووی گەشت و گوزاریەوە کە بێگومان هەڵکەوتەی ناوچەکەش هەڵکەوتەیەکی هێزگار گرنگی هەیە چکە کەوتۆتە نێوان کۆمەڵێک شوێنی گەشت و گوزاریەوە لە دەوروبەرمان لە وڵاتی دەوروبەرمان لە ئێرانەوە ناوچەکانی دیکەی دەوروبەرمان لە ناوچە گەشتیاریەکانەوە ڕاستگە زۆر سوودی و لێوەر نەگیراوە ئەوەی کە هەیە زیاتر بنەما سروشتیەکانە لەو ناوچەیەدا بەڵام دەکرێت سوودی لێوەربگیر چکە زۆر دەوڵەمەندە بە بنەما سروشتەکان هەم لە ڕووی ئاوهەواشەوە ئاوهەوایکی گونجاوی هەیە مثلەن لە زستاناندا دەکرێت پەرە بدرێت بە گەشتیاری ناوبەفر کە ئەوە زۆر کەمە لای ئێمە بەڵام لای ئێمە دەست دەکەوێت بۆیە دەکرێت سوود لە لایەنەوە بگیرێت. سەختی چیاکان و قەندیل و ئەم چیا گەورانەی کە لە پشتێت بێگومان ئەوە هەموو لایانی ئیجابی دکتۆر وەکو لایانی ئەکادمی پێویستە ئێوە بەڕێستان کە ئەزانن بە شێوازێکی ئاکادمی بە خوێندکارانەڵێن کە چەند سوودی هەیە ئەم ناوچەوە و گەشتیاری گەشتیار ڕابکێشی هەموو لە ڕووی ئابووری و سوودێکی هەیە هەم لە ڕووی ئەوەیە کە ناوچەکە بە کەسێکە ناسێنی کە جارێک سەردانی نەکردووە چی بکرێ بۆی کە زیاتر گەشتیار ڕابکێش. دروستە خۆی ئەوەی کە لای ئێمە هەیە هەندێک بنەمای گەشتیاری هەیە بۆی کە ناوچەکە سوودی لێوەرگیرێ پێویستە گەشتیار گەشت دەکات بۆ ناوچەیەک لەو ناوچەیەدا شوێنی مانەوەی هەبێنن کۆمەڵە خزمەت گوزاری هەبێت کە لە ڕاستیدا لەو ناوچەیەدا نییە یاخود زۆر زۆر کەمە چکە ئەوەی کە هەیە زیاتر دەچێتە قاڵبی سەیران و گەشتەوە دەچێتە دەر و دەگەڕێتەوە ئەوە لە ڕووی ئابووریەوە زۆر سوود بە ناوچەکە ناگەێنێ بەڵام و جۆرە بۆنانە دەکرێت هانی سەرمایه‌داران بدات حکوومەت زیاتر لا لەم دەڤەرە بکاتەوە بە دروستکردنی ژێرخانێکی باش ڕێگا و بانێکی باش بۆ ئەو شوێنانەی کە سەختن ئەو جۆرەتیانە ڕێگای باشیان بۆ بچی وهروەها دروستکردنی شوێنی مانەوە و تێل و موتێل و هەرچەندە لە ڕووی خواردنگەوانەوە لەم چەند ساڵی دواییدا باشتر بووە لە ڕاستیدا پێشی زۆر خۆشمان خوارد بۆیانێ نابووین دروستە ئێستا تقریبان لە ناو شارڕانیە ئەو گرفتە نەماوە بەڵێ کۆمەڵە خواردنگەی کوردواری باش دروست بووە کە تەمەنەوە سوادێکی زۆری هەیە لە ڕووی گەشتیاریەوە بەڵام بەتەنها دەڤەری ڕاپەڕین تەنها ناو سنووری سنتەری شاری ڕانیە ناگرێتەوە بۆیە دەکرێت ئەوە لە دەوروبەر لە مەسەڵەن لە قەزای پشدەر لە ناوچەکانی دەوروبەر زیاتر پەرەی پێ بدرێت و هەروەها لە ڕووی ڕاگەیاندنەوە زیاتر کاری لەسەر بکرێت چکە ژنگەیەکی زۆر لەباری هەیە لە ڕاستیدا بۆ گەشت و گوزار زیاتر بناسێنرێت چکە خۆتان دەزان ئەم ناوچەیە بە درێژای مێژوو ناوچەیەکی بڵێن تۆزێک دوورە دەست بووە داخراو بووە ئەوەی کە وای کردووە ئێستا زیاتر بکرێتەوە تەمان بەشێکی گەورە و گرنگی بەر زانکۆی ڕاپەڕین دەکەوێت زانکۆ ڕاپەڕ ڕۆڵێکی گرنگی هەبووە لەوەی کەم ناوچەیە بناسێنرێت پێشتر زۆر داخراو بوو بۆیە لە ڕاگەیان دەکرێت زیاتر ناوچەکە بناسێنرێت و ژێرخانێکی باشتریش بۆ گەشت و گوزار دروست بکرێت بۆی لە ڕووی ئابووریشەوە سوودی هەبێت چکە ئەوەی کە هەیە تا ئێستا زیاتر بنەما سروشتیەکانە
زۆر باشە لەگەڵەوەی ئێمە بە درژای پرۆگرام باسمان لەوە کردو هەمیشە خەڵکی ڕاپەڕینی خۆشەویست بەوە بە ناوبانگەکە ئەوەندە میوان دۆستن کە داتە ڕێگەیان بۆ نەداوەکەتیان ئوتێل و مۆتێلش لە ناو شارەکەدا هەبێت بەڵام ئەگە بیر لێ بکەینەوە لەلایەنی ئابوووریەکەی سوودێکی خۆی هێلاوە چێمان چەندین گەشتیارمان هەبێت کە بیانەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان وەک لە ناوچەکەیان دیکەی هەرێمی کوردستانەوە سەردانی ئەم ناوچەیە بکەن کە هیچ کەسانێک لێر نەناسن تەنها حەزکەن سروشتە جوانەکەی ببینن کەواتە توانێت وردەدا ئەم بیر و ڕای بگۆڕینەوەی کە وردە ئەم لایەش ببوژێتەوانێ گرنگی زیاتری پێ بدە و خۆت ئاماژەت پێکردەوەی ئێستا تەناسود لە سروشتەکە وەرگیراوە لەوەی کە بێ ڕۆژەکە و دوایی ئەبێ بە شەو بگەڕێیتەوانەیە بێگومان ڕاستە خۆی لایانی کۆمەڵایەتی زۆر بەقووەتە لە خۆمانەتی نەباڵیەکە بەڵام خۆی لە ڕووی گەشت و گوزاریەوە ئێمە تەنها گەشتیاری ناو خۆیمان نییە ئەمە دەکرێت ئەو ناوچەوە دەوڵەمەند بکەین خەڵک راچین لە دەوروبەرەوە ئێمە تاوان لە ڕووی ئەوە گەشت و گوزاریەوە هەم گەشتیاری ناوخۆیمان هەیە و هەم گەشت و گوزاری دەرەکیشمان هەیە لە ڕووی زانستیەوە بۆیە ناکرێت بەڕاستی ئەو بنەمایانە فرامۆش بکرێن لەوانەیە بۆ نمونە کەسێک لە دەوروبەرە لە سلێمانیان هەولێرەوە دێک کۆمەڵێک خزم و کەسوکاری لێرە بێت دەکرێت پێویستی بەوە نەوێ بچێتە وتێل میتێل بەڵام خەڵکێک لە دەرەوە دێت ئەوە چارەسەری ئەو گرفتە ناکاوە و دواتر لە ڕووی ئابووری شۆی سوادەیەکی ئەو تۆی ناوێت کە لە ڕووی زانستیەوە گەر بتەوێت لە ڕووی ئابووریەوە سود لە گەشت و گوزار وەربگری دەبێت ئەو لانی کەم گەشتیار لەو ناوچەیەدا 24 کاتژمێرێک بمێنێتەوە بۆی کۆمەڵێک لە پێداویستەکان لەو ناوچەیەدا پارەیەک سەرف بکات بۆ اینجا لە جلوبەرگە لە شتی کەلتوریە لە مانەوەیە تەمان جۆرە و جۆرە گەورەشێ لەوەی کە لە 3 ناحیە پێکاتوە سنووری داری ڕاپەڕین بێگومان سنوورەکەی فراوان وەروە پێگەکەشی زۆر گرنگە ئێمە دوشتمان هەیە لە جوگرافیادا چەمکمان هەیە هەم پێگە هەم شوێن طبعا پێگەکەی پێگەیەکی جوان هەڵکەوتەیەکی جوانی هەیە و شوێنەکەی ەجگار گرنگە لە ڕووی گشت و گوزاریەوە بۆ چونکە کەوتۆتە نێوان کۆمەڵێک شوێنی گەشت و گوزاری دیکەوە ئەمە وا دەکات هەر ناوچەیە بکەوێتە نێوان کۆمەڵێک شوێنی گەشت و گوزاریەوە ئەوا دەکات شوێنەکەی شوێنێکی گرنگ بێ لە ڕووی گەشت و گوزاریەوە چکە عادەتەن گەشتیار دەیەوێت لە کۆنترین ماوەدا زۆرترین شوێن ببینێت ئەوە سروشتی گەشتیاری ئەم هەمومان واین بۆیە لایەنە کۆمەڵایەتیەکە ڕاستە ئەمە لایەنێکی ئیجابیە کە ماوەتەوە بەڵام لە هەمان کاتدا نابێت ببێت بە بەربەس ڕێگەل لە بەرامبەر پەرەپێدان و گەشت پێدانی گەشت و گوزار لە دەڤەرەکەدا زۆر باشە من ئەمێ دوایین پەیامی تۆ هەم بۆ خوێندکارەکانە هەم بۆ خەڵکی ناوچەکە تا چەند گرنگە ئێمە ڕۆحێتێک و هەستێک و نەتەوایەتیەک لە ناخمانە هەبێ کە ئەو سروشتە جوانەمانەیە خۆمان بەپرسبین بە دیاریەوە تۆ بە دکتۆرێکی بەڕێز پەیامت چییە بۆ وەڵا من پێم لەبارەی ژینگەوە بە خۆتان دەزانن ئەمڕۆ بابەتی ژینگە بابەتێکی گرنگە لەم جیهاندا بەڵێ گۆڕانی ئاوەهازان ئەو لوتکانەی دەکرێن لەسەر ئاستی کەسی یەکەمی وڵاتان سەرکردەی وڵاتان بەشداری تێدا دەکەن بۆیە ژینگە بەڕاستی پاراستنی واجبێ دەتوانم بڵم واجبەکەی سەرشانمانە چونکە ژینگەی ئەو ژینگەی کە ئێمە تێداین بە تەنها و مڵکی ڕهای ئێمە نییە وەک چۆن مڵکی ڕاینەوەکانی پێش ئێمە نەبووە مڵکی ڕهای ئێمەش نییە مڵکی نەوەکانی داهاتومانە بۆیە پاراستنی ژینگە ئەرکێکە پێویستە هەمومان ژینگەکەمان پارێزین چکە دوجار ژینگە لە خزمەتی مرۆڤدایە هەر تێکچوونێکی ژینگە هەر خراپبوونێ ژینگە هەر پیسبوونێ ژینگە کاریگەریە سلبیەکەی هەر لەسەر خۆمان دەکەوێتەوە ئەو نەخۆشانەی کە بڵاوان بەشێکی گەورەی ئەمڕۆ لە جیهاندا بەهۆی پیسبوونی ژینگەیە بۆیە پێیان بۆەوە ئێمە هەمومان ئەو کەرنەڤاڵانە ببنە هۆی زیاتر وشارکردنەوە بۆ ئەوەی کە ژینگەکەمان بپارێزین نەک ئەوەی کە لە دوای خۆماندا ژینگە وێران بکەین ژینگەیەکی پیس بەجێ بێڵین کۆمەڵێک موادی پلاسیکی زۆر بەجێ بێڵن بۆیە داواکارم لە هەموو ئەو نەیکە بەشدارن لەم کەرنەڤاڵی ئەمڕۆدا دوای خۆیاندا و پاژماوانە بەجێنێڵن فرێنە درێن بۆی کۆ بکرێنەوە بتوان بە شێوەیەکی زانستی لە ناو ببرێن وە هەروەها پامێکی دیکەمەوە بۆ لایانی پەیوەنددار زیاتر احتیمام زیاتر گرنگی بە ژینگەی ناوچەکە بدەیات بتوانین کارگەی ڕیسایکلینە کۆکردنەوەی پاراست ژێرخاڵکردنی پاشماوەکانە بە شێوەی زانستی ئەنجام بدرێت چکە بەڕاستی ژینگە ئەمڕۆ بۆتە دەتوانین بڵێن ژینگە و ژینگە ژیانە بۆیە ئەرکی سەرشانی هەمومانە یاخود واجبێکی سەرشانی هەمومانە ژینگەی ناوچەکە دەڤەرەکە کە ژینگەیەکی ێجگار جوان و سروشتێکی جوانی هەیە بپارێزین و پەرەی پێ بدەین دەستەکانی خۆش بێت دووبارەتی ڕاپەڕینتان پیرۆز بێت زۆر سپاس دەستی ئەوەش خۆش بێت دەستی خۆش بێت زۆر سپاس دکتۆر جیان سپاس بۆ تۆ کاشەماڵ لێمەوە لای جەنابەت ئێمە ئیتر نەمانزانی بەڕاستی ئەم دوو کاتژمێرە چۆن ڕۆی لەبەر جۆش و خرۆشی ئەم
هاوڵاتی خۆشەویستی و مامۆستا و خوێندکارە بەڕێزانە پێویستمان بە گۆرانیکی شادەگە لەگەڵ ئەو دوو هاوکارەدا جا بەم گۆرانی ئێوە ئێمە کۆتایی بەم پرۆگرامەمانێنین بەڵام ئەومان بیر نەچێت جارێکی تر دەستگای میدیایی کورسا سپۆنسەری سەرەکی میدیایی ئەم کەرنەڤاڵەیە لێرەوە زۆر سپاسی خەڵکی ئەم ناوچەیەکەین دەڤەری ڕاپەڕین شاری ڕانەی خۆشەویست سپاس بۆ زانکۆی ڕاپەڕین سپاس لە سەرۆکایەتی زانکۆ هەتا دکتۆر و مامۆستا و خوێندکارە بەڕێزەکان سپاس بۆ خەڵکی ئەم ناوچەیە کەرنەڤاڵەکە بەردەوامە دوای ئەم گۆرانی کاک شەماڵ لە پشمانەوە ستەیجێک ئامادەکراوە چەندین چالاکی جۆرا جۆر بەڕێواچێ هیوادارین ئەو خەڵکی کە هاتوونەتە ئێرە ئەمڕۆ بەخۆشی بەڕێ بکەن ئەمە دووپاتکردنەوەی ئەوە بێ کە هەستێکی نەتەوایەتی ڕۆحەتێکی نەتەوایەتی بوونی هەیە ئێمە لەم ناوچەیەوە فێری خۆشەویستی بین فێری ڕێز بین دەستپێکی ڕاپەڕین بوو دەستپێکێکیش بێ بۆ ئەوەی کە کەلتور و کەلەپوری خۆمان جارێکی تر بپارێزین جلوبەرگەکانتان جۆش و خرۆشەکانتان هەستی خوێندکارەکان و مامۆستا و دکتۆرەکانمان ئەوەی سەلماند ئەمڕۆ بەڕاستی کە چەند پەیوەستن بەوەی کە ئێمە کوردین هەمیشە چۆن لێرەوە داوای مافی ئازادیمان کرد ئەوە 33 ساڵ تێپەڕی نەوەکانی دواتریش فێری ئەوواکرێ کە چۆن ئازادی بەدەستبێنن چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندازیاری ڕاپەڕین بوو هەمیشە و هەتا ئێستاش پلانی ئەوەی هەیە کە هیچ شتێک لە هیچ شتێ بەرزتر نییە هەموو شتێ هاوسەنگە ئەبێ بە هاوسەنگیش بڕوە کەسیش ناتوانێت بەسەر کەسەوە کۆخاو ئاغا بێت بۆیە لێرە ئەم شتە نییە بۆیە دڵخۆشین لێرە کۆتایی بەم پرۆگرامە ئەهێنین یاخوا هەر لە خۆشییا بن یاخوا هەمیشە لەم ژینگە جوانەیە بتوانن خۆشی دڵی خۆتان دەرببن لای منەوە خواتان لەگەڵ دووبارە یادی ڕاپەڕینتان پیرۆزەکەین هەر شاد بن. تام تاریکی عزیزکم لاغ
گلشن روان داشت و جو هموی با گل خملیوان داشت و جو هموی با گل خملیوان برجی بوچنی عزیزکم تازه پوشیوان برجی بوچنی عزیزکم تازه پوشیوان